سڵاوتان لێبێ ئازیزان، ئەم کاتەوە هەموو کاتێکی ئێوە شاد لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە سڵاوتان لێبێت و ئێوە و دیداریشی تایبەت لەگەڵ یەکێک لە هونەرمەندە فرە ڕەهەندەکان کە خاوەنی ئەزمونێکی زۆرە لەگەلێک بواری هونەریدا چ وەک نواندن کە سەرەتایی بۆ دەستی پێکردووە، چ وەک کاری دەرهێنان، چ وەک نووسینی سیناریۆ، چ وەک هەندێک کاری تر کە وەکو تەکنیکی سینەما بێگومان ئەتوانم بڵێم لە زمانێکی مناڵیەوە دەستی پێکردووە. ئەویش هونەرمەند و دەرهێنەری ئازیز کاکە هاوڕێ مستەفایە. کاکە هاوڕێ بەخێر هاتیت بۆ پۆدکاستی دیداری تەمەن. زۆر سپاس کاک حەمیدجان، زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دیداری تەمەن، سپاس بۆ ڤات مێدیا. من خۆشحاڵم لەگەڵ ئێوە ئەمڕۆ دانیشم. کاک هاوڕێ، چۆن هاتیتە ناو ژیانی هونەریە و کاریگەری چواردەورەکەت ئەوانەی کە لەگەڵ تا بوون چۆن بووە لەسەرێ کە سەرەتا پێم وایە وەکو نواندن دەستی کردەوە کاری هونەری؟ بەڵێ، وەکوی سەرەتا وەکو بەڕاستی من ئەوە لەبیر ناکەم مامۆساد لێر ئیبراهیمێکە بوو لەوانی کە هاندەری من بوو لە مەکتەبی مەڵکەنیا بووم. هانی یامەوە منی ڕاکێشا کە بە حسابەکو کۆرسێک لەگەڵ تیپی مۆسیقای مناڵانی سلێمانیە کارمان کرد. دوای ئەوە ئەرکێکی کە لە بیرم ناچێتەوە هی باوکم بوو، لەگەڵ خۆیان بردم بۆ سینەما. من نەمەزانی باوکم سەبتایتڵە خوێنێتەوە، مەزانی هێندیە زانێنێ ئینگلیزیە زانێت، ئەوانەیە خوێنەوە و پێی وتمەی واڵێت ئەو کوڕەکەەوە چێسەوە کات لەو پێش فیلمەکەی بینی بوو. لە باوکمێکێک بوو لەوانەی کە حکایەتی بۆ جێڕاینەوە، من و هاواری برام دانیشتی مناڵ بووین نێگنەوە ئێمە خسەنە ئەو لۆکیشنەوە بە خەیاڵی خۆمان ڕێک لەو لۆکیشنەیە بووین. جارێ ئەمە ترساینەوە سی باوکمانەکەسی دایکمانە کرد، هاواری برامە ترسا چۆ لای دایکم دانیشت. جێڕانەوەش جۆرێکە لە ئەکتینگ و زۆر گرنگ، زۆر سەیری و باوکمێکێ بوو بەڵێ لۆکیشنەکەی پیشانین. دوای ئەوە ئێمە لە خێزانێکی ڕۆشنبیرە بووین بەڕاستی. یەکێ لەوانە شەید ئەریوان بووە کە دەریوانی عومەر دەوڵەت کە ناتوان قەت لە بیری بکەم، هە لە مناڵیەوە لێک حەوشەیە گەورە بووین و لە بابڵی ماڵی باپیرما و لەوەیە گەورە بووین. شەید ئەریوانێکێک بوو لەو کوڕە ڕۆشنبیرانەی کە ڕەنگە هاوڕێی جەنابیش بوو. بەڵێ بەڕاستی یعنی ئەو فێریەوەی کردم کە سینەما 24 فرێمێک ئەوەیە فرێمێک 24 فرێم لە سانەیە کە جوڵەیەک دروستەکە بۆیە هێناموانێ لە سینەما شڕاوی سینەماش هەبوو. فیلمەکان لە بازاڕی ئەسریەمان کڕی 35 ملیمە هێنا پیشانیین ئەیوها سێری مناڵ بووم. دوای هاو وردۆ دەکە گەورە بیتاتر ئەوە چیتە نزیکی تەمەنەکەی شەید ئەریوانەوە خۆم بە لایت لە دیوارەکەمە دیوارێکی سپیمان هەبوو، لێمەیاوە سێرینەکەمە کرد، سێری و جوڵەکانمە کرد، جوڵەکانە جوڵان ئەمن لێ دەسیوالێک لەوای کردووە لێ هەوای کردووە. ئەنجا تێگەیشتم ئەمە سینەمە ئەمەیە. ئەنجا ساڵی 79 من و هاواری برام هاتین، باوکم تەجیلێکی کڕی بوو، ناشناڵێک بوو، دووم کەبەرە بوو و بە دەرچوونی من لە 6 ابتیدایی بۆ 1 متەوەستا کە ئێستا 7 وعدی پیا بووم سینەمایەکم بۆ بکڕێ، عریزێکی سینەمای 8 ملیم. بەڵام لەبەرەوەی ئەوانەی کە زۆر گران بوو کە دەنگی هەیە بێدەنگەکەی بۆ کڕی بووین. ئیتر مەجموعەیەک اینی ئەفلام کارتۆنیشی بۆ کڕی بووین، تۆم و جێری و ئەوە هاوارم بوو کەم کەس ئەوەی هەبوو کەس بەڵێ وتم بۆ دۆبلاجی نەکەیتی چۆن تم تەجیلەکە هێنین پەنجەمان پیانە سرعەتی تەجیلەکە لەگەڵ ئەوە ڕێک ناکەوت تێگی ڕاستە. سرعەتی تەجیلەکە درۆم نەکردێ 25 فرێمە وا بزانم علی لەو زەمانەیە ئاوا بوو، بەڵام ئەو 24 بوو، 24 فرێم بوو. ئیتر کوڕی گەڕێکمان با کرد کێلوانە مناڵەکانی کوڕەکانی تاخەلیل بووم دراوسێ مامون کوڕەکانی ئیتروانەی کە لە گەڕێکمان نابوون هەموو شایەتی ئەوانی ماون شایەت حاڵ باوەڕەکەی ئێمە بۆ بەس بۆ پشیلەکە کە شتەشکێنە یەک دنیا پەرداخی دایکمان شکان
یعنی شێولوانەی کە من و دۆبلازمان کرد بەڵێ خۆمە ئیتر کوڕیگە ڕەحەپەسا بوون جا دواکەەوە لە پڕ ئەومان ڕاگرت و پەنجەمان پیانایەوە بووی ڕێکەوێتەوە لەگەڵ 24 فرێمەکە ڕێکەوێتەوە یعنی لەو زەمانە هەستمان بەوە کرد ئەمە شەکامان دواکەوت ینی بووی تێگەیشتین ئەمە سرعەتی ئەمە شتێکە سرعەتی ئەوە شتێکی ترە دیارە تەجیلی کاسێت هەر بە پێی هەندێک جار بە پێی خێرایی ماتۆڕەکەشی سرعەتەکەی هەرە گۆڕا زۆر جار وە بوو بیزەبێت بەڵام ئەو هەر شەریکە بوو کە باوکم کڕی بوو تازە بوو ینی شتێک نەبوو بڵێن دەستی دوو نەبێ وەرحاصڵ چێولو تەجیلانەی کە ڕقمان لێ بوو باوکم کە خەیاڵە بوو خواردوانێ ئەچووم کەلسومی خستە سەر نەنە ڕاستیەکە چێخەچەکە پێشمردنیشی نوێژیە کرد کەلسومی خستە بۆ مناڵێت وامانێت ڕقمانە بووم کەسوم بوو کە ئێستا بەبێ ئەوم کەرتونی دارە ناکەم وەکو خۆ ئەنێ من ڕاستیەکانی ژیانە بەڵێ ئەمە کاتە سەرەتاکان کە کارێکی کردو ئێوە بیر لەوە بکەنەوە کاری سینەما بکەن بیزەبمان ئەمانە هەمووی بن بە ئەزمونێک و ئەچنە سەر توانای ئێوە و سەر شارەزایی ئێوە بیزەبت دوای ئەوە ڕۆڵی شەیداریوان هاتە پێشەوە شەیداریوان ئەندام بوو لە تیپی نواندنی سلێمانی هیوام وا بوو لەگەر ڕۆژێ بمبا بۆ ئەوەی کە هیچ نەبێت لە مەسرحەکە ئەگەر 10 سانیێش دەرکەوەمان خۆش بەلامەوە بۆ ڕەفیقەکانم بڵم من نواندنەکەم ئاکتینەکەم درەوە بوو فرسەتێکی بۆ من هەڵکەوت لە مناڵە بچکۆلەکە و گەشتی چارەنووس کاک ڕزگار کەریم و کاتە ساڵی 82 بۆ 83 من 82 پرۆڤەمانەک لە 83 کە چوینە سەر مەسرح لە چالاکی قوتابخانەکان کە پیانەوە نشاطی فەنی لەوێ ئاکتین دەورم بینی زۆر بەدڵیان بوو یعنی هەتا ئەم ئەکتەرانی کە زۆربەی لەسەر لە ژیانە نەمانەوە کە زۆربەی لە ژیانەمەون سوپاسیانەکەم کە لەو کاتەیە زۆر تەشجیعیان کردم کە بەردەوام بووم دەرەوە خۆشەویستیم بۆ هونەر زیاتر پاڵی پێوانام زیاترین کەم ئەچوم شتمە نووسی ئەمر بۆ شەیداریوانم و سیناریۆم نووسیوە ئیخوێنەوە کوڕێکی زۆر خوێنەر بوو بەڵێزانم ڕۆمانی ئامێشتیامی بڕۆ خوێنەرەوە لەبەرەوە من خۆم پەروەردە کرد ئەو کوڕشتیامێ دوایەوە لەگەڵ هەر شەیداریوانە لە پەتاسفیکە هەر ڕۆڵم بینەوەکردن ئیتر بە حکمی کە گەورە بووم و تووشی حاڵەتی فیراری و ڕاکردن و ئەوە بووم لە زەمانەکە نەمتوانی بەردەوام بم ترۆ لە ساڵی 91 هیچێک بوونەوانی کە لە ڕاپەڕینەکە یەکێبوونەوە کەسانی کە لە بەشدار بووم لە ڕاپەڕینەکەشە تەنانەت ترۆ دامەزێنەری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بووم بەشی مێدیا ئەعلامەکەی دوای ئەوە ترۆ لەگەڵ کاک عەباس عەبدوڕەزاق تەلەڤیزیۆنی گەلی کوردستانمان دروست کرد من بەشی دۆبلازم دروست کرد بەڵێ لە یادمە کە گەلێک فیلمی کارتۆن و گەلێک بەبزانم فیلمی تریشتان هەتا بەڵێ لە هینمان دروست کرد ینی بەشی دۆکۆمنتاریش ینی هەر لەم هەمان بەشە کاک شوان عەتوف و کاک دەروێش عومەر و کاک کۆمەڵێ پێم وابێ بۆ مێژووی لێم بەڵێ یەکەمین کەس بوون کە ئەزمموی دۆبلاژکردنتان بۆ فیلم یەکەم جار فیلمی ساڵی 93 لەم ماوەشە لە فەیسبووکەکەمان وڵام کردوانێت کۆمەڵی ئەرشیفی خۆم دۆزیێوانێ یعنی و کاتە مفتایتڵ نەبوو بە ڕۆڵێک ئەمان کرد بە ڕەحمەت بە کاک سارکەریم بۆی نووسی بوو مەخەتاتێکی زۆر جوان بوو زنجێرە کارتۆنی نیێڵزم کرد دوای ئەوە هەنگاوم بۆ فیلمی سینەمایی برد ڕندەی جەنگم کرد ئیتر کاکامەران ڕەوف هاتبوو بۆ کاتە زۆر قورسیش بوو زۆر قورس بە ڤیدیۆیەکی هینم کرد بە ڤیدیۆیەکی VHS مجەڕەدەوە دۆبین و ئینسەرتی تیا بوو هیچی تر هیچ تەکنۆلۆجیاکی تریتیانە بوو هەر ئەو کە ئێمە بۆ ئیشمانە کرد یعنی ئەمە ئێستا ئەم سۆفتوێرانێکی ئێستا هەیە بە فاینەڵ کات بە ئەوە خەتەکە لە بەردەم تا لەکوێ کاتیەکەی لەکوێ سلۆمۆشین دانی لێوە دانی کێشەو نییە کاتە نەمەزانی چۆن بیکەم بەڕاستی درندەی جەنگ منە و کاتە بینیم کە دۆبلاژ کراوە بە کوردی یعنی بەو بێتواناییەوە کارێکی زۆر جوان بۆ کرا بووە بەڵام زۆر ڕازی بە خەڵلی
ئەزمونونەکانی جەنابێت تەعاان زیاتر دوای ئەوە بەرەو مەسلەی دەرهێنان ڕۆشتی حەزم لە دەرهێنان حەز ئەەکەم ئێمە زیاتر بەڕاستی بکەینەوە لە مەسلەی دەرهێنان. باش من لە بەڕاستی حەزم لە دەرهێنان لە ناتوانم ئەم شتانە ئینکاری دیاکەم لە دەرهێنانی سینەمایی لە مامۆستا کامران ڕوف و حەزم لێ کرد فرمێسکی ڕەشی کرد ئێمەی بردووە ئێمە و ژۆڵە فێکت ئەو تەقینەوەکانمانە کرد ئەوشمان هێنایە ناو سینەماوە تەقینەوە ئەم ئفێکتانەی کە لە هێنا ئەو لە سەمەسا فیشەک لە کەسێکگەیە خۆمە لە ماڵە دروستمان کرد لە فرمێسکی ڕەش و لە فرمێسکی ڕەشەوە حەزم لە دەرهێنان کرد حەزم لە نووسین کرد هیچ لەوە لە زەمانێکا باسم کرد کە حەزم لە نووسین کرد ئەم بام بەشەی ئەریوان یعنی بافە زۆر باشە بڕۆ لەگەڵیا ترەوە بوو ساڵی 99 یەکەم کورتە فیلمی خۆم کرد 4 خەڵاتم وەرگرت لە فیستیڤاڵی کورتە فیلمی سلێمانی کە تەلەڤیزۆنی گەلی کورسان لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە ئەویان کرد 4 خەڵاتم برد فیلمەکە ئەکتەری تیانە بوو بەڵێ مجرد هەمووی جوڵە بوو دەنگ و جوڵە و ینی ئەو وێنە بوو دوای ئەوە ساڵی 2000 فیلمی کۆتاییەکانم کرد کۆتاییەکان کارێکی تایبەت بوو بەڕاستی بەداخەوە بۆ برای عزیزمان و هاوڕێمان کاکە شادمانی مەلا عزیز کە یەکێکە لەو کەسانی کە حتمەن بە حیاتی من لە بیرم ناچێتەوە کارکتێرێکی سیر لە ژیانی هاوڕێ منی شاوکاریم کردن لە فیلم بەڵێ تۆ خۆت ئەو بوو کە کاک حەسەن بەلاسەم ئێسا کە یەکێکە لە بەناوبانگترین بەڵێ یەکێکە لە بەناوبانگترین نووسەرەکان کە لە فیلمدا ساڵی 4 ساڵەمە پێش خەڵاتێکی زۆر باشی گەورەی وەرگرت لەسەر نووسینی سیناریۆکانی ڕۆمانێکی کردبوو بە عەرەبی و حاصل بەیان کردو هاوڕێکی بکردبووە فنلەندی ئەو کۆتایەکانی نووسیبەوە بوو کە بە عەرەبی نووسیبووی هانیم بۆ تۆ ئەویش بە ڕەحمەت بێت کاک شادمان وتی من کەس لە کاک حەمید شک نابم بۆ ئەوی کە سیاقی ئەو بۆ بکاتوم بە ئەخرێمە هین بوو بەڕاستی سیناریۆکی شعری بوو ڕاستە یعنی پێویستی بۆ بوو ئەو شیعرە ون نەکەین کاتێکە ئەو جملە شعریانە ون نەکەین کاتێکە ئەبێ بە کوردی سیناریۆ بوو لە ناو سیناریۆ بوو لە ناو سیناریۆیە 7 خەڵاتم وەرگرت بەڵێ وابزانم خەڵاتەکانتان هەموو چنیەوە ساڵە 8 خەڵات بوو خۆی 7 بام بردێمە گەورەترین قەدر لە سیناریۆش کرا بەڵێ والحاصل بۆی 8 بام بردێتیان ناکری هەر هەشتەکە بووین بۆ والحاصل ئێتا کوردی خۆمان ئەڵێ برا نابێ لە بێکەوە من لە یاری مناڵان کاک هاوڕێ لەبەرەوەی کاتەکەمان زۆر نییە دوای ئەوەش هەر کارێکی ترتان کرد ئەوەی کڵۆڵەکان ئەوەی کە هەرهینی حەسەن بەلاسم بوو خۆی ناو نابوو ئازادیش من خۆم ناوم نائازاد لەبەرەوەی کە سوکاری لە جنوب بوو ڕژێمی سەدام لە سەر حکوم ما بوو یعنی لەوە بوو عەزیەتی کە سوکاری بن ئەگەر بمان تای حەسەن ئەوە بوو کێشەکە ئێستا بە ئاشکرا لە حەسەن بەلاسم گوێ نایەتێ ئەزمونێکی تر کە ئەمە بوو لە کورتە فیلم دەرچویت بەرەو فیلمی درێژ ڕۆشتی فیلمی جێژاوە ساڵی 2001 بوو 2001 بوو هەبوو کامێرێکی تۆشمان برد کامێرێکی هەژمەلیمی تۆمان برد لەم ڕۆژانەیە خەریکم ئەو ئەرشیفانە نەقڵکەمە سەر هاردێک بەڕاستی ینی گرنگە نابێت لەسەر کاسێت بمێنێتەوانێت لەوانەیە هەنێکیشی تێک چوو بێوەکو بەڵام لە شوێنی چاکیشا دام نابوو فیلمی گێژاو یەکێ بوو لەو کارەسەتانەی کە بەسەر خەڵکە هاتەبوو فیلمی گێژاوێکێ بوو لەو هاندەرانەی من کە من هانی خەڵکممە گەنجمە کە وڵات بەجێ نەهێڵن بەڕاستی زۆر کاری لەسەر گەنجیش کردها زۆر خەڵک پەشیمان بوو بۆ کاتێکە فیلمەکان بینی بوو ئەوی فیلمەکەیان بینی بوو ئەنجا دوای ئەوە یعنی ڕاستیەکە هەیە بیڵێم خۆم وڵاتم بەجێهێشت یعنی من ئەو یەک جملە هەبوو بە حاکمەکەم وتم باوەڕەکەی من وڵاتم بەجێهێشتووە ئەو فیلمەشم کردوتی ئەی چۆن وتم ئیتر بزانەکە وڵاتە چەند لە ناخۆشیایە ڕاستە بجێهێشتنی وڵات هەندێک جار لەوانەیە لەبەر مەسەلەی ناخۆشیش نەبێت لەبەر مەسەلەی ئەوە بێت کە
تۆ ئەتەوێت لە وڵاتانەوە و لە عقلی ئەوانەوە هەندێک شارەزایی و نانە بێگومان من وڵاتی خۆم بە ئێساشەوە کە هاتوومە توانێ بێم وڵاتە ناژیم بەڕاستی پێتان بڵێم. پاش فیلمی جێژاو ئەو کارانەی تر درامایەک لە دراماکانی کە من بەڕاستی بە درامایەکی تایبەت دایێنم گەڕان بە دوای سێبەرەکانە نووسینی خۆم و پشتیوانی حەسەن خاوی بوو و دەرهێنانی خۆم بوو. من پێم وایە چوەکو سیناریۆ چوەکو دەرهێنان ئەو کاتە کە بە دیڤی کامیش کراوە بە دیڤی کامە کامێرێکی ئەوە نەکرام، بەڵام کارێکە بە کوالیتیکی جوان و کارێکی جوانەوە کراوە. بیرۆکە ئەم کارە چۆن لە چێوە هات بوو؟ ڕاستی سێری شەقامانە کرد من و پشتیوانە ئەنیمە و کاتە ئێمە خاوەنی کۆمپانیای خاوێ فلم بووین بەڕاستی. ڕاستیەکی گە پشتیوانی کاری لێ نەکات لەوە من خاوێ فلمێکە ملوانی کە خۆی هاتە پێشەوانێ من کاری لەرەوە ناکەم پشتیوان هاتە پێشوەتی با کۆمپانیا دروستکەین بۆ فیلم. هاتووم پس پارەم پێ نییە، تیقەی ناکە پارەی من و عەقڵی تۆ. ئیترۆ بوو کە کۆمەڵە ئیشمانە کرد، ئیتر ئەو پارەی کۆمپانیاکەی هەڵەگرتەوانە و بەراوردیە کردەوە بەرامبەر بۆی کە من ئەومە کرد و حەقی خۆم وەرەگرت و بەڵام بە شەریکی هەرماینەوە هەتاوەکو تا ساڵی 2000 چەند کارتان کرد بەیەکەوە لەگەڵ؟ وەڵای زۆر کاری دۆبلاژیشتان زۆر کردووە؟ بەڵێ یەکەم دۆبلاژی درامای کۆری من کردم بەس بۆ خاوێ کردم جۆنگۆمۆ. بەڵێ ئەنجا دوای ئەوە فانتەڵۆسمان کرد. فانتەڵۆسیش یەکێکە لە دراما کۆمیدیە زیندوەکان کە زاکیری خەڵکا زۆرمەوە بە ئێستاشەوە خەڵک سێریە کات بەڕاستی، یعنی ئێستاش بڕۆ نازانم بەڵکە شوێنی کە بڵاوی کردوتەوانێت لە زەمنێکانی کە من ئاگادار بم وی زۆر بەرز بۆتانەیە کە خەڵکێکی زۆر بە ئێستاشەوە متابعەیەکات. فیلمێکیشمان کرد لەسەر ژیانی خۆی پشتیوانیش بوو، تارمای جەنگی پێش و فیلمێکی سینەمایی بوو. بەڵێ دوای ئەوە تر دیارە بەرژەوەندی ئیکۆنۆمی ڕەبتی بە کۆمەڵشتەوە هەیە و برادایەتی ڕەبتی بە کوشتێکی ترەوە هەیە جیابووینەوە ترەوە بوو کە من لە خاوێ فلم هاتمە دەرەوە بەڕاستی کات کۆمەڵشتی خۆم هەبوو، ینی پێویستیم بە پارە بوو بەوە بوو وەرحاصل جیابووینەوە. دوایەوە چەند ئیشێکی ترم کرد بۆ کەناڵی کێنێن، دوو درامای کۆمیدیای 15 حەڵقەیم کرد تر وڵاتمە جێشت. وڵات بەجێشت توی سەگەشتە قۆناغێک ئەوەندەی ئاگام لێ بێت تۆ لەوێش دانەبڕاوی لە بواری هونەر بەردەوامیت و ئاگادارم کە سیناریۆ نووسیوە و ئەتەوێ بشیکەی بەکاری هونەری بەتاکید لەوێش پەیمانگەیەکم ئەوانەی کە کردوتە لە دەروەی وڵات لە فنلەندا. ئەوەی کە لەوێ کردم پەیمانگەیەکم خوێن، پەیمانگەی مێدیا ئاڵا بە فینلەندی، ینی بڵین چۆنەڵی مێدیای گشتی، مێدیای شمولی هەموو شتێکەکە. من بەشی ئیدیتین و کامێرام خوێن لە هەردووکیان زۆر سەرکەوتوو بوو، باشترین دەرەجەشم هێنا، یعنی ئەوان بە شەهاداڵەن تۆدیستوس باشترین تۆدیستوسم هەیە ئێستا لەوێ. ئەنجا دوای ئەوە لەگەڵ پشتیوانە کە حاڵی شەقامان بینی خەڵک لە چی حاڵەتێکایەتم بە لێرەوە دەست پێکەین، با گەڕام و داسێبەرەکان کوێر نەبێتەوە بە شێوەیەکی تر لێرەوە دەست پێ بکەین. ترەوەیە ئێستا 8 حەڵقەمان نووسیوە بە نیازی 4 سیزنی 8 حەڵقەیی کە ئێستا ستایلێکی باوە لە ناو دنیاە و بۆ پڕ علمیەت و زانستی سیناریۆ نووسیمانە بەڕاستی، ینی کە ئەوەی کە من ئەو سیناریۆ ئێمە دەستوڵە من 45 دقیقە دەرەچێ، مستحیلە 45 دقیقە کەمتر دەرچێ، مستحیلە، چونکە ئێمە بۆ زانستی سێتفێڵت نووسیمانە. ئەمە کە ئەکەوێتە بواری تەنفیزکردنەوە، من بێگومان ئەزانم دوای ئەو هەموو تاقیکردنەوە و ئەو هەموو خیبرەی کە هەتە لە بواری دەرهێنانە ئەمە ئەبێ کارێکی زۆر تایبەت دەرچێت.
ینی چاوەڕوانی ئەوەی لەکەین. من دڵنیام کارێکی زۆر تایبەت و چۆنەکو فەنتەڵۆز یا گەڕامدا سێوەرکان لە ناو ناشمێ باسی بابەتەکەی بکەم بۆ ڕاستە نانە بابەتەکە تۆزی حساسە، من حەز ناکەم لێسا باسی کەم، بەڵام خەڵک ئەوەیەوێت. من حەز ئەەکەم بێگومان سەرەتا کە دەستی پێ کردووە لەگەڵ کاکە هاواری براتە دەستی پێ کردووە. حەزەکەم باسی ئەو کەی ڕۆڵی ئەویش چۆن بۆ لە ژیانتا چۆن یارمەتی دەرەبووە لە کارەکانتە. ئەویش کوڕێکە گەلێک کاری هاوار بە ئێستا شەوانێ من ناتوانم ڕۆڵی هاوار لەبیر بکەم بە تایبەتی لە فیلمی جێژاوە، یعنی تەنانەت زۆر عەزیەتی شەما، یعنی وەکو چوونە ناو ئاو ژێرە مەلی قورس و بەڕاستی ینی خۆلو کاتە هیچ تەقەنیەتی کێوەمان نەبوو، بەڕاستی برای بچووکیشم بوو. ئیتر ینی خۆ هاوارێکە بۆلانی کە ڕۆڵی زۆر باشی هەبووە لە دروستکردنی گەردەلوولی یەکە. یعنی منەوە هەموو هونەرمەندان نەزانن کە ڕۆڵی هاوار زۆر باشتر بووە لە ڕۆڵی کاک جەلیل لەو کاتێکە کە توانیانە کە گەردەلوولی یەک دروستکەن. هاوار عەقڵێکی زۆر باشی پێوەیە، بەڵام لەگەم منە وەکو شتێکە ئاوێزا بین بە یەکەوانێش عەقڵێکی زۆر جوانتر دروست دەکەین. ڕاستە کاک ئاوڕێ حەزەکەم گەر وتەیەکە هەیە گەر قسەیەکە هەیە بۆ هونەرمەندان یا بۆ بینەرانی دراما و سینەمای کوردی یا قسەیەک لەسەر ئاستی ئەمڕۆ و درامای سینەمای کوردی و ئەو جیاوازیانی کە لەگەڵ سەردەمیشترا هەیەتی حەزەکەم قسەیەکمان لەو بارەیەوە بۆ بکەین. وڵای جملێکی تایبەتم نییە لەسەرەوە قسەکەم، بەڵام خەڵکێکی زۆر سەی دروست بووە، ینی بەڕاستی لە هەر بە عام معدەنی خەڵکەکەمان بەهۆی ئەم تەکنۆلۆژیای سوشیال میدیا زۆر گۆڕاوە. یعنی وا حەسەکینی هەموو خەڵک هەر تاکێکەگری نییە لە هەموو شتێکە زانێت. یەک کێشەی زۆر گەورەمان هەیە، یعنی هەر کەسێکەگری نییە لەسەر سیاست قساکە، لەسەر سینەما قساکە، لەسەر هەرچی شتە لەو قساکە، لەسەر ڕخنە لەو بوارانە ئەگرێ کە لی نازانێت هی ئەو نییە گرفتێکی زۆر گەورەیە، زۆر گەورەیە. چ لە بواری هونەرە چ لە بواری ئەدەبە زۆرێکی لەوانە داخزانەوەتە ناو سینەما و دراما و سینەماوە. ئەو کێشەکە لەوە دەست پێکات. یعنی سێرکی نەخۆشخانەیەکی گەورەی هین دروست بووە لەم سەردەمەیە، ینی سەردەمێکی زۆر سەیرە بینم بەڕاستی. حەزەکەم بەو لامپەرەیە بڕۆین، ئەو لامپەرانەیە ژیانی خەڵک چاکەکات بەڕاستی. یعنی کە من چوومە بێلاڕووس، ینی کەسێکی بێلاڕووسی بە منی باسکەتی ژیانمان زۆر ناخۆش بووە، بەڵام ئەو ناخۆشیە فێری کردین ئایسا باش بین. بێگومان دوایین کار کە کاری دەرهێنانە بۆ کردووە، بزانم ئەویش لە خۆی کارەکە کاری تۆ نەبوو، بەڵام لە ئەخیر دەقا تۆ کارەکە کردەوی بەرەو بەرزاییەکان بوو. بەڵێ ئایا خۆت چەند ئەو کارت بەدڵ وەکو کاری دەرهێنان؟ بەڕاستی ینی من هەچ کارێک کردبێن پەشیمان نیم لی. ڕاست ئەوەی کەکەلەوانی کە خۆم ئەوە بینی خۆمە، بەڵام کاتێک تۆ بۆ یاخی ئەم ژووراکە یەکێ سێ چوار فڵچەی پیاوێنە دوای تۆ زۆر ناخۆش. ڕاستە تێگەشتی لە قسەکەم؟ بەڵێ هەرەوە نێماڵە. زۆر سوپاس چای من. بێگومان لە کۆتایی ئەم ئەڵقەی پۆدکاستی دیداری تەمەنە زۆر سوپاسی بەڕێز دەکەین و هیوادارین توانی بێتمان کەمێک لە ئەزمونونەکان و لە ئەو کارانی کە تۆ کردوتە و توانی بێتمان ڕووناچی پتیش بخینە سەر هەندێک لە توانا و کارەکانی تۆ. هیوادارین کاری بەردەوام بکەیت و ئێمە هەمیشە چاوەڕی کاری جوانە لێ. زۆر سپاس بۆ تۆش بێگومانە بێ کاری نەک بڵێم کاری جوان کاری جوانتر لێکن. بێگومان خۆشم، ینی نامێت لە پلێک بێمە خوارەوانەمێت زیاتر دوو پلە زیاتر بڕۆمە سەرەوە. هەر سەرکەوتوو بیت و هیوای خۆشی بۆ خوازیم هیوای تمەندرێژی بۆ. سپاس بۆیەوە. بینەرانی خۆشەویست، لە کۆتایی پۆدکاستی دیداری تەمەنی ئەم جارەدا زۆر سوپاسی برای بەڕێز کاکە هاوڕێ مستەفاکەین. هیوادارین هەر بەردەوام بێ لە کارە هونەریەکانە و هەمیشە
چاوەڕێکاری جوانی لەکەین و لە کۆتایی ئەم وەرزەی پۆدکاستی دیداری تەمەنە هیوای خۆشی بۆ ئێوە خوازین و هەر شاد و سەرفراز بن.